دەست خۆش بێت ئەوە دیارە مەسخای سەرشەقام ئێستا ماوەیەکە وەکو دیادەیەک لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەیە کاگا حسێن دەست خۆش بێت. سلام علیکم ممنون زۆر سپاس. هونەرمەندێکی خۆشەویستە و باتەمای لە کۆمەڵی هونەری میلی ئەمە پەژگیری ئەم کارانە بکەین و بە هیوای سەرکەوتن بکەین. ممنونم. ئێمە دۆزگای گەڕیانین میدیای گەڕیان بەخێر بن. والله چی بڵێم قوربانت ممنونم لە خزمەتم. ببوورمە کوردێکم باش نییە سەرکەوتوو هیوای سەرکەوتنی بۆ خۆزم. بەبوونی ساڵی نوێەوە لە میانی گەشتەکەمانە بەناو شارە بەناو هاوڵاتیانە شۆفێری تاکسیەکانە لەبەر سەرا کاکە دلێر پێگەشتین کاک دلێری خۆشەویستی ڕادووی گەڕیان کە بەڕاستی ئێمە زووتر درکمان پێکردو ئەو دەنگە خۆشەمان بەسەر کردەوە. زۆر خۆشحاڵە مامەد لە جان زۆر مامنونم زۆر سپاسی جەناب دەکەم هیوادارم ئینشەڵا جەمیع خەڵک لە خۆشیا بن لە غەڵەت درکردنەوە شتێکی خراپە مهم ئەوەیە ئینسان ڕۆشنبیر بێ کەسێک بێ ڕۆشنبیریەکەی لە حەدانە بێ یعنی لە سەل و عەقڵیشەوە بێ ڕۆشنبیری لە هەموو شتێ مهمترە. تۆ لای ئێمە هونەرمەندێکی بەتوانایی چونکە من زوو درکمان بەوە کردو پێشتریش دیدارێکمان لەگەڵ جەنابە کردبوو بەڵێ وایە بەبوونی ساڵی نوێ پێمان خۆشە بۆ هەوادارانی ڕادووی گەڕیان لەم سەر ڕێگایە زۆر ئاساییە شتێکمان بۆ بڵێ شتێکمان پێش لەسەر هەردوو چاوم لەسەر ڕۆح ئێستا شتێکی داواتتان پێشکەشەکەم هیوادارم ئینشاءالله بەدڵتان بێت. هەڵێ دڵ نەخۆیاشی دەرێدویدران جانی جانایە نمێوارایە ئایی جانی جانایە نمێوارایە لەلتایە زار گوهانەوەم دڵێ پارێشایە نمێوارایە ئای دەرێدی دەرێمایە نمێوارایە علەتی دەرێ دوو جاپاکەم وابالێنیە شاکارێت ئای وابالێنیە شاکارێت تۆمایاژین و حەیات و دەرێدی دەرێمایە نمێوارە ئاجانی جانایە نێوارایە. مامەد لێچێنە خوار بمێنی تۆ لێگرتێکی ویددیۆی لە سۆشیال میدیا بە مەقامێکی فارسی دەرکەوتی نازانم هی ئیرەجە یای شەجەریانە ناکری لە یەک مەقطعی بچووکیمان پێشەش پێی ئازانی چی قوربان ئەو مەقطعە
ئەوە خۆی من نیم لە ڕاستیە خۆی کاکەسێکە زۆر دەنگی خۆشە زۆر دەنگی خۆشە لەگەڵیا دانیشتم من ئاوا لەگەڵە دانیشتم ئەو گۆرانیەکەی وتووە باش بەس ئێستا ئەو مەوجود نییە گە مەوجود وایە لێرە ئەمە داوەرە ئەو ئینیان بۆ بڵێ بەس من لە مەقامی فارسیا زۆر بەقوت نیم لە مەقامی فارسیا زۆر بخۆنم بەس لە کوردیە لە کوردیە بەرێ بەسەر ناشتێکی خۆشە بۆڵم کێشە نییە هەرسی زار بووێ مانگای ڕوولا تۆداکە سێزار بووێ مانگی ڕوولا تۆداکە دڵەکەم کاڵە کاڵی باڵای تۆداکە ئەسمەرێ گاوەرێ ئەرێ نازەرێ ئەی گەوەرێ تۆمەڕۆ میوان بە بۆ بریناکانێم هەر تۆ دەرمان بە بۆ دەرداکێمێن هەر تۆ لقمان بە سێزار بووێ مانگی خەرمانەی داوە هێشتا مەیلی تۆم بە کاس نەداوە ئەسمەرێ گاوەرێ ئەی نازەرێ ئەرێ گەوەرێ تۆمەڕۆ میوان بە بۆ بریناکانێم هەر تۆ دەرمان بە بۆ دەرداکێمێن ئەتۆ لقمان بە یاخواتەمان درێژوی ڕێز و سڵاوی ستافی ڕادیۆی گەڕێم بۆ تۆ من زۆر مەمنون جەنابتم هیوادارم ئینشاءالله ئیشەکانە بەرەو پێشبەری زۆر مەمنون جەناب سپاس دەکەم زۆر مەمنون ساڵی نوێ لە هەموو لایەک پیرۆز بێ بە تایبەتی لە هاوڕێی هونەرمەندی خۆشەویست و خۆشەویستی هەمووان کاکە ڕۆژکەریم کە بەڕێکەوت لە میانی گەشتەکەمانە کاگەڕێن بۆ وەرگرتنی سەرنج و ئارای خەڵک لەبارەی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیانەوە بە خزمەتی گەشتین لەبەرسەرا زۆر خۆشحاڵم کاکە ڕۆژ من زیاتر خۆشحاڵم سلایم کاگە ڕۆژ دیارە لە سۆشیال میدیاوە مەبینیوە ئەو لە داراوگەوە بەڵام من پێم خۆشە ڕەخنەکانیمان پێ بڵێ ئەمە بە ڕەخنەکانیەوە گەورە بین دروستە بین ئەگە سەرنجەکەی ئەمانەی بۆ ساڵی نوێ پلانی نوێ دابنین بۆ خوای من ئەوەی ڕاستی بێ یەک دوو جار تۆم بینی و سێرم کردو بەس نازانم مەحتەواکانتان چییە بەڵام تاکەی دەمشتێکی خراپ ناکەن دەشتان ساغ بێ و منیش پشتگیریتانەکەم بە شێوەیەک بێ دەستان خۆش بێ یەخواتە من درێژ بێ ئێمە سپاسی تۆکەین بەڕاستی ئەوەی کە ئێمە خەریکینەوە ئەمانەیە خەڵک ئارام بکەینەوە لەناو ئەو هەموو گەشتمە دەرەوەیە ئارەومان هیوای سەرکەوتن هێشتا ساغ بێ من زۆر پێزانم قوربانیەوە سپاس گیانەکەم یەکێک لەو خۆشەویستانەی کە زۆر بە هەندی وەرەگەین کە ئامۆژگارێکمان بکایە ڕەخنەیە پێشنیارە چێ بێ بۆ رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان هونەرمەندی ناودار و شانۆکاری بەتوانە هونەرمەندی دێرین کاکە زاهیرە کاک زاهیرجان سڵاو بێت ئەم کاتتان بەخێر بێت دەستخۆشیتان یەکەم بۆ ئەو سەدا و ئەو دەنگە باشە و ئەو دەنگە جوانە لەگەڵ ئەو سیما جوانەی کەوا لەو شاشە جوانەی گەڕیانەوە ئەبینرێت کۆمەڵی خەڵک زیاتر ئەوانەی کەوا حەزیان بە رادیۆ جوانەکەی ئێوە بە سایتە جوانەکەی ئێوە هیوادارم هەمیشە سەرکەوتوو
ئێمە ساڵی نوێ لە بەڕێز لە پیرۆز دەکەین ئەمانەیە لەم ساڵی نوێ کە پێمان ناوتە ساڵی 2022 ئەگەر جەناب پێشنیارێکە بێ بە رادیۆ و دەستگای میدیایی گەڕیان کە ئێستا بۆ بە تەلەڤیزۆنیش و ئێمە بەناوی سافی رادیۆ گەڕان سوپاسی بەڕێز دەکەین کە لێکی لە بەرنامەکانمانە گەورە و کردین ئەگەر پێشنیارەکەی لەبارەی ئەو ئیشانەیە ئێمە بینیوتە سوپاس هیوادارم ئەو کە ئێستا بۆتە شاشەیەکی جوان و ڕەنگین هەموو دیاردەنا شیرینەکانی کۆمەلگا ئەگەر بتوانن لە ڕێی ئەو سایتەی خۆتانەوە یاخود لە ڕێی ئەو شاشە جوانەوە لە ڕێی ڕادیۆکەوە توانرێ ئەو دیاردانە پیشانی خەڵکی بدرێ بۆ ئەوەی کە کۆمەلگا وەکو هەموو بەرنامە تەنز ئامێزەکانی تر خەڵک ئیسفادەی لێکە سوودی لێ ببینێ بۆ ئەوەی کە جارێککە چەندان جار دووبارە نەبنەوە ئەو دیاردەنا شیرینانە هەم وەکو کۆمەلگا بۆ مەسائلی پیس و چەپەڵی ناوشار و هەم بۆ ئەوەی کەوا لە دیاردەی ناشرین لە ناو بازاڕەکان و لە شوێنە گشتەکانە ئەو دیاردانە نەمێنێت بۆی کە بتوانرێت لە ڕێ ئەو شاشە جوانەوە خەڵک ئەو دیاردانە نەهێڵی زۆر سپاس دەکەم پێشنیارێکی زۆر جوانە هەرچەنە بەرنامەیەکمان نەبوو بەناوی وتی هەوڵمانەیە ئەو دیاردانە پیشان بێن بەس بە شێوەیەکتر لەمە لە مەیدانیە چینە لای ئەو شوێنانی کە دیاردەی ناشارستانیت یا بەکارێ بۆ وەڵا هیوادارم کە بەڕاستی بە تایبەتی ئێساکە ئەبینی ئێمە شارەکەمان خۆی سیمایەکی جوانی هەیە بۆی کە ئەو سیما جوانی لەدەست نەدا هەم لەلایەن ئەو دیاردەنا شیرینانەی کە لە ناو کۆمەلگا هەیە هەم ئەو دیاردەنا شیرینانەی کەوا لە سەرجادەکان ئەیبینین لە زیادەڕەوی لە کۆمەڵێشت تەبێت ئەوەی کە عیبرەتێ بۆ ئەوی خەڵکانی کە ئەم شارە تێکنێن ئەو سیما جوانە تێکنێن زۆر سپاس بۆتە بە نرخەکانە زۆر سپاس زۆر بەڕێز دەستان خۆش بێ سڵاو لێ بێ برای خۆشەویستم یەکێک لەو شۆفیرانی کە من ئامانجمانە شۆفێری تاکسیەکان ڕازی بن لە کەناڵی گەڕان لەبەرەوەی بەڕاستی زۆر مەبەستمانەوەن زۆربەی کات لە ناو سیارەیان و یا نەفەر لەگەڵیان سوارە بێ من بزانم بە پێی تێبینی خۆی تێبینێکی هەیە من پێش هەموو شتێک بەدەم ساڵی نوێ و پیرۆز بێ شەڵام بە هیوای ئەوین کە ساڵی خۆشبەختی و یانانەتی ئاواتەکانی بەڕێز بێ ئێمەش بۆ ساڵی نوێی ڕادیۆی گەڕانەمانەیە ڕەخنە پێشنیاری خەڵک وەرگین زۆر سپاس دەکەم کاک جەزا بەخێر بێن دەستخۆشی کەناڵەکەتان لێ یەکەم ساڵی نوێ لە جەنابیشتان پیرۆز بێ لە سەرجەمگەلی کورد لە ستافی ڕادیۆی گەڕیان ئەوەی کە تێبینیم کردبێ من ڕۆژانە گوێی لێگرم بە حەقەت ئەوەی کە ئەو کەناڵانە من بەعام گوێ لە هەمویان نەگرم بەڵام زیاتر ڕادیۆی گەڕیانی چێکرد لەو کەناڵانەی کە هەر سەیڤیشم کردووە لە ڕادیۆکەمە ڕەخنەکانم ئەوەیە بەرنامەکەی با بڵێن ئەوەی کە دیقەتم یابێت دوو بەرنامەمانەیە بزە بنایی بەرنامەکان نازانم کاک جەزا چون لە ئەوەڵەوە سفەی ناگەم کە ئاچێتە سەر بەرنامەکە پیا و ڕاست بڕا ئەیگۆڕم تۆزێک کاتەکەی زۆرە کاتەکەی زۆرە دووش هەنێ کات ئەگەمە هەنێ شوێن شەخش زۆرەکە شەبەکەی کەمە بێتەوە نزمە بزەبت فعلەن چون لە هەنێ کەناڵ بڵم عفو بڵم لە هەنێ گەڕەکە لە هەنێ منتیقەیە بە حکمی ئەوەی کە زۆرە گەڕم هینی نییە شەبەکەی زۆر ئایبینە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ ئەوە کە لە شانی ئێوەیە و لە توانای ئێوەیە زۆری شەکە کردوتانن لەشتان ساغ بێ دووەمیش گۆرانیەکان نازان من دیقەتم یاوە ڕخنەکان ئەڵێم چون باشیەکانی ئەبینم ئەوەی کە گوێی لێگرێ باشەکان ئەبینێ کەم و کورتیەکانی بەعام هەموو کەس کەم و کورتی تا ڕادەیەک هەیە باڵێن بینی گۆرانیەکان تۆزێ بینی زۆرتیەکە و یانی جاری وا هەیە دیقەتم یاوە بە 20 سانیە بە 15 سانیە بەرنمەیەک نەبووە ینی گۆرانێکی تر پەخش نەکراوە هیوادارم ئەو کەم و کورتیانە چاک بکرێ دەستخۆشی کەناڵەکەشتان لێگەم هەمیشە لە سەرکەوت نابن ئینشەڵڵا سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕەخنە و پێشنیارەکانە سپاس دەکەم بە هیوای سەرکەوتن بۆ هەر لە میانی گەڕانمانە بەناو هاوڵاتیانی خۆشەویستە کە زۆر مەبەستمانە سایق و شۆفێرانی تەکسی چکە یەکەم خۆیان لەناو سیارەکانیان گوێبیستی ڕادیۆ بن زۆر جاریش نەفەر یا خەڵکی لەگەڵیان سوارە بێت بەڕاستی پێویستە گۆرانێک لێبیرە کە زیان بە هەست و ئاداب و دابنەریتی کۆمەڵایەتی نەگەێنێ ئەو گۆرانیانە شیاو بن کە لێرە حەزم کردم برا بەڕێزم بدوێنم زانم ئەو کە گوێی لە ڕادیۆ گەڕیان بووە گە تێبینیی لە سەرمان پێشنیارێک من پێش هەموو شتێک پێ دەڵم ساڵی نوێت پیرۆز بێ ئێمەمانەیە
بۆ ئەم ساڵمان پلانی خۆمان بگۆڕینی رادیۆ بزانم ئەگەر جەنابەت دەستخۆشی لە جەنابتانەکەم هیوادارم ئەم ساڵ بێتە هیوا ساڵێکی خۆشی بۆ هەموو گەلی کوردستان بەگشتی و دانیشتوانی شاری سلێمانی بە تایبەتی دەستخۆشیتان لەکەین بۆ ئەوەی کللتوری نەتەوەی کوردی بە زیندوی بێڵنەوە و زیاتر شتەکانتان لە ئاساییکردنەوەی وڵاتانی دەوروبەر نەبێت ئێمە زیاتر خەڵکی لە دنیا بەچی ئەماناسێ بۆ کوردبوو نەماناسێ وی هەموو گەلوونەتەوەیەک کللتور و دابوونەریتی خۆی ئەبێ زۆر گرنگ بێ لە لای من دەستخۆشیتان لە یەکەم هیوادارم سەرکەوتوو بن لە بەرنامەکانتان بە زیاتریش من وەکو خۆم وەکو حەزی شەخصی خۆم پێم خۆشە مۆسیقا ڕەسەنەکانی زاران بە زیندوی بێڵنەوە تازەگەری تیا بکەن هونەرمەندی تر بیڵێتەوە کێشە نیە بەڵام گرنگەوەیە تێکی نێن و ینی وشەی نەشیا و تێکەڵ بەناو هونەر نەکرێت ینی هونەر خۆی جوانێکی تایبەتی هەیە هەمیشە بەشێک لە ناسینی گەل و نەتەوەکان لە دنیا بە هونەری ناسراوە بەشێکیش لە هونەر مۆسیقایە بەڕاستی گۆرانیە کە کەسێکی بیانی دێتە وڵاتە بێگومان سەیری مۆسیقا و گۆرانی و ئاوازی ئەم وڵاتە ئەگا بزانێ زیاتر کللتور و هینی چۆنەڵی ئەوە ئەکات لە تعبیرەکە لە هونەری ناوخۆ یان زیاتر شتێکی لاساییکردنەوە و کاریگەری وڵاتان و بەڕاستی ئەمڕۆ هەندێک خەڵک بە ناو هونەرمەند پێیا بوون ئەم ئۆکۆردۆن و نازام شتە چیبۆرد و ئەم سایزەر و ئەم شتانەم گۆرانیە نەتە ڕەسەنەکانی هێنن شتی نەشاوی تێکەڵەکەن و یعنی مۆسیقایەکی زۆر نەگونجایی بۆ دائنێن و ئەوانە و مەبەست لێ زیاتر وابزان بوارە مادیەکەیە بۆی گرنگەوەی کابرا ئەم تراکەی بفرۆشێ ئەوەی تری بەدەستبێنێن ناوبانگێکی هاکەزایی پیاکە کێشە نییە بۆی هونەرە یا هونەر نییە بەس گرنگەوەی ناوبانگێک دەرکا بۆ خۆی تەواو بۆیە داواتان لە یەکەم ئێوە خەڵکێکی ناسراون دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئەم ڕادیۆ جوانەشتان هیوادارم سەرکەوتوو بن و کللتوری کۆنی کورد و ئەم شارە زیینوکەنەوە بە هۆی ئەم مۆسیقا ڕەسەنانەی کە لەم شارەیە پێشتر هەبوو ئێستاش کۆمەڵی هونەرمەندی زۆر خۆشەویست هەن بەڕاستی درەنگ گۆرانی ئەڵێن بەڵام کە ئێڵێن بەڕاستی خەڵگەر حەزەکە گویان لێ بگرێەوە بجاران دەستخۆشی مێ بۆ جەنابتان سواز بۆ ڕەخنە پێشنیارەکانە سواز بۆ سەرنجەکان هەر سەرکەوتوو بن دەستان خۆش بن قوربان سڵاو لێبێت یەکێک لەو شۆفێری تەکسیانە بەڕاستی من ئەمە پێ بڵم ساڵی نوێ پیرۆز بێ پێشەم شتێ هیوادارم ساڵی پڕخۆشی بەختەوەری بێ بۆ جەنابتان سپاس چای منی و لە هەموو کەسێک پیرۆز بێت لە هەموو کوردێکی بەشەرە پیرۆز بێت لە ڕاستی مەبەستمانە بزانین هیچ کات لە سیارەکەتە گوێ لە ڕادیۆی گەڕیان بەڵێ زۆر جار گوێ زۆر زۆرتان ڕازیم بەڕاستی گۆرانەکانتان زۆر خۆشە ئەگەر ڕخنەیە پێشنیارەکە بێ پێمان بڵێ دەستان خۆش بێ کاکە جەزا زۆر خۆشە و گەشتان سار بێ بێەوەی بنیاخوا هیوای بەختەوەری بەخوازم هیوادارم خۆی گەورە کێشەکانتان بۆ چارەسەر بکە لەگەڵ کۆی گشتی خەڵکایەوە زۆر سپاس دەکەم وەڵا باشین ئێمە باشین ئێوەش باش ئێمەش باشین رادیۆ گەران گاڵتەی پێ ناکرێت بەڕاستی گۆرانەکانتان زۆر خۆش سپاس بۆ تۆی وەڕێز قوربانم سەرچاوم سەرچاوم خوازیە سڵاوتان لێ بێ خۆشەویستان ساڵی نوێ پیرۆز بێ کردم لێوەش پیرۆز بێت لە هەموو بینەرانی بەڕێزی پیرۆز بێت ئێمە لە ڕاستیە گەشتێکمان کرد بەناو خەڵکە شۆفێری تەکسی خەڵکی ئاسایی هاوڵاتی لەسەر ئەو شەقامانە ڕاو سەرنجی خەڵکمان زۆر بە گرنگە بۆ ئێمە بزانین رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان کێسا بووین بە تەلەڤیزیۆنیش و سۆشیال میدیای گەڕیان میدیا ئایا چیمان کردۆ باش بێت چی باشترە بکەین بۆ ساڵی نوێ بۆ 2020 جا چیتان نەکردوە شتماوە بیکە دەستان خۆش بێ و مانوو نەبن بەڕاستی رادیۆکەش و تەلەڤیزیۆنەکەش لە ئاسێکی بەرزایە و لە ئاسی خواستی ئێمە منی خۆمێکێکم لەوانی لە سیارەکە بە بەردەوامی گوێ لە رادیۆی گەڕیان نەگرم زۆر پێم باشە تاکەشت کە تۆزێ هەندێک جار تۆزێ دوور و درێژە بەرنامەکان ئەوانەی کە زیاتر قسەی تایە و ئەوانە تۆزێ بەڵێ بەرنامە ڕاستەوخۆکان تۆزێ کاتان زۆر یاوەتێ
زیاتر گرنگی بن بە مۆسیقا و گۆرانی کوردی باشترە. ڕاستی هەروەمان کردووە ئەو بەرنامە ڕاستەخۆیانە هەندێک جا بەهۆی پەیوەندیەکانەوە هەندێک پەیوەندی هەیە کات لەوانی ترێکوژێت و بەرنامەکەش درێژەکاتەوە بەڵام بێگومانەوە سەرنجانی جەنابیشت و چەند کەسێک تر ژوای پێوەتین بە هەند وەرەگرین و هەوڵین لە پلانی ساڵی نوێە ئەو بەرنامانە بۆ شێوە چاک. بەڵێ لەشتان ساغبێ و مانوو نەبن هەر بژین. سپاس بۆ ئێوە سپاس بۆ ماڵە جوانەکەی کلتوری سۆفی کەریم کە ئێرەش لێرە وەکو ڕادیۆ تەلەڤیزیۆنی گەڕایان زۆر جار ئێمە ئەم شوێنە خزمەتی بێمەش کرد. سپاسان زۆر سپاس بۆ جەنابتان بەخێر بێن. خۆشەویستانە مێشێک لەو خۆشەویستانی لە لای ڕادیۆی گەڕیان خۆشەویستە کاکە کوردۆ شاعیرە کاک کوردۆ پێنجۆنی سڵاو لێ بێ کاک کوردۆ. سڵاو لە تۆ کاک جەزا سڵاو لە هەموو گوێگران. ساڵی نوێت پیرۆز بێ هیوادارم ئەم ساڵی تێپەڕاندنی ناخۆشیەکانی تۆ بێ بەرەو خۆشی و بەختەوەری ئینشەڵڵا هەنگاو بنێ لەگەڵ ئەمانێ دەربارەی ڕادیۆی گەڕیان ئێمە چی بکەین بۆ ئەم ساڵی نوێ یا ئەگەر ڕەخنەیەکە هەیە لێمان شتێک بە خۆمان نەبچینەوە بۆی چاک بکەین. سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو خەڵکی هەرێمی کوردستانەکەم ئەوە بەتابەتی تۆ کاک جەزا و هیوادارم ساڵی نوێ بێتە ساڵی پڕخۆشی و پڕ کامەرانی بۆ هەموو خەڵکی کوردستان و ڕادیۆ گەڕان یەکێک بۆ لەوانەی لەو ڕادیۆیانەی کە بەڕاستی خزمەتی بە هونەر بە شاعیران بە دەستڕەنگینەکان هەر هەمویان کردووە و من هیچ کەم و کوڕێکی لێ نبینم هیوادارم بەرەو پێشچوون زیاتر بچێت و وەزیاتر هونەرمەندان بەسەر بکاتەوە. من هیچ ڕەخنەیەکم نییە و پێشنیاریشم ئەوەیە ئەگەر توانیتان وێنە کێشەکان ئەوەی نیگاکێشن یان دەست ڕەنگینەکان بە منیان وت لە بەردەکی سەراوتیان ئەگە بتوانێت جارجار ئێمەش سەردام بکەین من خۆم وتم ئەتانبم بۆ لای کاک جەزا و وتی بتوانێت چاپێکەوتنیش لەگەڵ ئێمە بکەن. ئێمە ڕادیۆی گەڕیان ناومانەوە ڕادیۆی هەمووان یانی هی هەموویان هی ئەوانیشە. بەڵێ بەس دیارە ئەوان زیاتر ئەوانە خەڵکی دەرەوەی شار بوون دوانیان خەڵکی کەرار بوون و دانەیەکیان چەند چەماڵی بوون. ڕادیۆی هەمووانە بە هەموو حاڵەتێک. زۆر سپاس منیش لێرەوە کاک جەزا خۆی پەیامی خۆی گەیان کە ڕادیۆی هەمووانە خۆشە بەڵێنی بەرنامەیەکی هەیە لەم وەرزی نوێ وایە بەڵێ وازە بەڵێ بڵێ ئەوە بەرنمەیەک بوو وەبزانم جگە لەوەی کاک بەڵێ ناونەوەی کاک بەڵێن سەنگاوی بەڵێ خۆشحاڵم کە لەگەڵ کاک بەڵێن سەنگاوی ئەو بەرنمەیە بکەین و گەورەیە بۆ من کە لەگەڵ کاک بەڵێنە ڕادیۆ گەڕان ئەگەر بتوانێت میوانداریمان بکات بۆ من زۆر سپاس و پێزانی نین هەیە بۆ کاک بەڵێن کە لەگەڵ من دیبێتێک سپاس بۆ تۆ زۆر سپاس کاک جەزاگیان و چاتە ماچەکەم هیوا سەرکەوتم. زۆر سپاس. ئازانم خۆشەویستانم ئەمانەیە بزانین لە بۆ ساڵی نوێ چی بکرێ بە ڕادیۆ گەڕیان باشە لە ساڵی ڕابردووە ئەگە هەڵەیەکەم کوڕێکمانە بێچینە لای یەکێ لەو خۆشەویستانی زۆر هاوکارمە بۆی ژونەرمەندی هاوڕێ و تانم بڵێم یەکێک لە کۆڵەکە سەرچەکانی ڕادیۆی گەڕیان کاکاری پۆزی بزانین ئەو ڕای چێ لەسەر بەرنامەکان و بۆ ساڵی نوێ پلانی نوێمان چی بێ باش. سەرەتا پیرۆزبای ساڵی تاڵتان لێ یەکەم لە ڕادیۆ گەڕیان و لە بچەران و لە گوێگرانی یەکێک لەو ڕادیۆڕایی کە جەماوەر چۆتە ناو ناخی جەماوەرەوە خەڵک پڕبەدڵ حەزەکە تامەزروی بینینی بەرنامەکانتان بێت. بەڕاستی کاری زۆر جوانتان کرد دەستوچاوتان خۆش بێ لەشتان ساغ بێ دەستیمان دووبووتان ئەگوشن بەڕاستی ئێوە بە ڕادیۆی گەڕیان خزمەتی چاکی بە هونەری میلی کردووە تاکە ڕادیۆیە تاکە ڕادیۆیە کە بە خۆبەخش و کە بەسەر بەخۆیانە خزمەتی هونەرمەندانی میلی کوردستانی کردبێت. ئەتوانین بڵێ ڕادیۆی هەمووانە لەبەر هیچ کەس نییە. ئەم ڕادیۆ بەخێر ئەمریش ئەمە بەسم ئەلۆ ببووین کەوتە سەربەخۆ مەبەسم ئەلۆ علی پەیوەندی بەیجگەنە ڕادیۆی هەموو کوردە هەمووی هەمووانە. ئێمە سوپاسی تۆگەین کە تۆ زۆر تیامان دووبی بەڕاستی بەخۆ بەخشەیەکی کاڵی باسی ڕادیۆکی هەموو کارمەندەکانی خۆ باشە بەڵام هەمووانی کاتوونێت ئێوە شەر خۆ بەخشن نەکو جەناب. سپاس بەخۆ منێکێک بن لەوانەیە کە خۆی نای خۆم ناو پێشبەکە خۆبەخشەکانی ڕادیۆی گەڕیان ئەنی وەکو ئەرکێکی سەرشانی خۆم کە خزمەت بە هونەری میلی کوردی بکەم لە ڕادیۆی گەڕان نتوانم خزمەت بکەم. هیوادارم کاری باشتر و باشترکەن ئەو هونەرمەندانی کە بە ساڵاتون یا ئەوانی کە لە پەرهێز خراون ئێوە بتوانن زیاتر بە سەریان بکەن و بیان جاری کە بێنن ناو کوڕ و کۆمەڵ. سپاس بۆ تۆ کاکاری سپاس بێوەش. سڵاوتان بێ لە چاخانەی شەعر چوینە حەزوری برای گەورە خۆشەویستم هونەرمەندی شێوەکاری خۆشەویست و ناودار کاکە بەخێر کاک بەخێرجان سڵاو قوربان بەخێبن سەر چاوەکەم بە خێراتی تەلەڤیزیۆن و ڕادیۆی گەڕیانەکەم بەخێبن سەر چاو. ئەو ڕادیۆی تەلەڤیزیۆنی ئەتوانین بڵێن ڕادیۆی هەمووان لەبەرەوەی بێلایەن و سەربەخۆ ئەهلین بە هەوڵی چەند کەسێکی خۆبەخش و ماندوونەناس هەموو کارمەند و ستافەکەمان خۆبەخشن مەبەستمان ئارامکردنەوەی خەڵک و بەخشینی خۆشی و کامەرانیە بە خەڵک
ئایا جەنابەگە هەر چەند کاتێک کەمیش گوێبیستی گۆرانیشتەکانی ئێمە بووبی بۆ ساڵی نوێ مەبەستمانەوەیە کە وێڕەوەی پیرۆزبایی ساڵی نوێ جەناب دەکەین ئەگەر ڕەخنەیە پێشنیارێکە یا ئامۆژگارێکمان پێ چی بکەین باشە بۆ ساڵی نوێ ساڵی نوێژ لە خۆتان و لە هەموو بیسەران و بینەرانی ئەو ڕادیۆ تەلەڤیزیۆنە پیرۆز بێت بەڕاستی ئەوەی کە من زانم بابەتەکانی ئەوە بابەتێکی فۆلکلۆریە بەڵام فۆلکلۆرێکی ڕەسەن کاکە جەزا بە هەوڵ و توانای خۆی هەمیشە توانیوێتی ئەو دەنگانەی کە دیار نین کە نەناسراون کە لە وڵاتێکی ترەوە دێن بە زووترین کات کاکە جەزایان دۆزێت و ئەیان ناسێنێ بە خەڵک کەمە ناکەم ئەمە بەردەوام بێ لەبەر ئەوەی زۆرمان هەیە کوڕی گەنجە کچی گەنجە دەرفەتی دەرکەوتنی نییە بە هەر ئێستا بێوێ دەرکەوێ پێویستە ئیزایەک بیناسێ کلیپی بۆ بکرێ ئەوەی بۆ بکرێ شتێکی زۆری ئەوێ کە ئەو نە لە توانای ئیمکانەتی مادیە هەیە نە لە توانا و غیرەتی ئەوەشی هەیە مەسەلەن کە بتوانە بێ لە شوێنەکە گۆرانی بڵێ تەمە ناکەمەوە بتوان دەستگیرۆیی ئەو گەنجانە بکەن کە بەڕاستی ئەم گەنجانە ئەگەر لای خەڵکانی بەڕێزی وەکو جەنابتان پەروەردە ببن خەڵکی باشی لە دەرەچێت چ لە بواری موزیک چ لە بواری گۆرانی وتن بەڵام ئەگەر بێت و ئەو دەستگیرۆی ئەوانە نەکەین ئەو کاتە ئەم گەنجە ئەگەر حەز و ئاوازێکی ئارەزوویکیشی هەبێ سەرگەردان ئەبێ لەبەر ئەوە هیوادارم ئێتیمام بدەن بەو گەنجانە خەڵکانێکی زۆرەیە مەسەن بۆ نمونە بانگەوازێ بکەم بڵێن کاکە ئێمە دەنگ تاقی ئەەکەینەوە ئەو گەنجانی کە پێویستیانە حەزەکەن گۆرانی بڵێن بابێن سەردانمان بکەن سێرەکەی لە خەڵیتی لە کۆکردنەوەی 20 کەس کە دێن بۆ لای تۆ 20 گەنج لە کوڕ و لە کەچ سێرەکەی چواریان پێنجیان شتی باشی پێ تۆ توانیەوە بخەیتە سەر سکە و بڕوە ئەمە شتێکی کارێکی زۆر پیرۆز و زۆر مهمە بێت کە خەڵکێکی زۆرەیە من ئەزانم حەزیان لەو بوارێ و نازانن ڕوو لە کۆ بکەن من زۆر سپاس دەکەم دیارە ئێمە هەروەمان کردووە بەرنامێکمان نای هونەرستان لەگەڵ هونەرمەندە دیێرینەکان بەرنامێکمان نای دیداری هونەرمەندان لەگەڵ هونەرمەندە گەنجانی کە دیارن بەرنامەیەکمان نای ئارەزومەندانە هەر بە تایبەت ئەو گەنجە تازانە تێگەیشتوانە بانگەکەین و هەوڵین لە ڕێگەی ئەو بەرنامەوە دەرکوێت و بە دنیای دەستان خۆی بەڵام ئەگەر توی ئەلانێکی تایبەت بوو ئەمە بکەی و کاتە خەڵکێکی زیاتر دێ خەڵکێکی زیاتر دێ من لە خزمەتانام من بەڕاستی بە دوای و پێشنیارە جوانانەیە گەڕم کە لە کەسانی وکوێەوە جاهێنەرەوە پایدار و سەرکەوتوو بن دەستان خۆش بێ ڕێز و سڵامەیە بۆ بیسەران و بینەرانی عزیز برای عزیزە دەست خۆش خۆشەویستانم سڵاوتان لێبێ ساڵی نوێ پیرۆز بێ خۆشەویست کاکە زوێری شاعیر و کاکەژار سڵاو لە دایکی شەهیدان پێشەکی سڵاو لەو پێشمەرگە قارەمانانەی کە بەرامبەر دوژمنی کورد وەساون سڵاو لەو شەهیدانەی کە بە کەرەساتی لافاوەکە لە 2021 گیانیان لە دەزا و سڵاو لە خانەوادەکەی کاکە دانەرگیانی ئەو پەپولەی شەڵا پەپولەی باشعانی سڵاو ڕێزم بۆ کەناڵەکەتان و بۆ ڕادیۆی گەڕیانەیە تەلەڤیزیۆنی چاوی سافەکەتان ماچەکەم خوایە ساڵی 2022 ساڵی خۆشی و سەرفرازی بێ بۆ میلەتەکەمان و من ئەڵێم ئەوەی خزمەت بە بێچووی گورگ کاکاتێ گەورە بوو دەدڕێ گورگی ئەبێ خۆمان بۆ خۆمان بین خۆمان پشتی خۆمان قایمکەین ئێمە زێشەی لە 1960 پێمان ئەڵێن عێراقی پاش 100 ساڵگن وەڵی من شخصی خۆم عێراقی نیم کوردستانیم ڕۆڵەی کوردستانم ڕۆڵەی ئەم شارەم سڵاو لە دایکی شەیدان دووبارەیەکەمەوە لەو پێشمەرگە قارەمانانە لە قەندیلی سەربەست خوایە ئەم هەرێمەمان لێ نەسەنی ئیلاقەی گەندەڵ و جزمان نیە هەرچۆنەی بن بڕێەوە ئازادیەکە لە سەروی هەموو شتێکەوە من ئەوەی ژەڵێم بەخوا لێپرسینەوەگەیە لەو دنیا بۆ ئەو گەندەڵ و جزانە نە قەبر قاسەیە نە کفنگی فانی هەیە نە پێتەڵەن چەند پارەیە ناوە بەرشەقی قیامەتکەوێ ئەوەی خیانەت لە میلەتی کوردەکە چ پێشنیارەکەی بۆ ڕادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان بۆ سڵاو ڕێزمەیە بۆ ڕادیۆکەتان زۆر خۆشە و سەرفرازی بۆ میلەتی کورد و دەستی دایکی شەیدان ماچەکەم و ئەمە ژەڵێم بۆ سەرکردە کوردەکان ئەڵێم گەورەیە بۆ من نەبێ سێبەری قەت خۆم ناگێڕم لە دەوری سەری سەرکردە ئەبێ وەک شێخ سەعیدی پیران بێ وەک دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بێ وەک شەرەفکەندی بێ وەک کاگنەوشیروان بێ وەک هەفاڵمام جەلال بێ یا ڕەبێەوەی خیانەتەکە لە میلەتە خوایە خۆ ئینتیقامی لێ بسەنی خوایە خۆ لێپرسینەوەی لێ بکەی سڵاو ڕێزمەیە بۆ گەلی کوردستان یەک پارچەیە چوار پارچە نییە خوایە ساڵی 2022 ساڵێکی خۆشی بێ و دوور لە دەستی گەندەڵ و دز و چەت سپاس بۆ تۆ کاکە هەژار گیان سپاس دەکەم کاکە هەژار